مەخابن ستاتۆ و پێگەی هەرێمی کوردستان لە هەلومەرجێکی زۆر نادیاردا کاتەکانی بەڕێ دەکات و چەندین ساڵە ئێمە وەک زۆرینەی چین و جیاوازەکان و ڕێکخراوەکان و چالاکەوانی مەدەنی و سربەخۆ لە هەرێم و بەگشتی و هەڵەبجەش لە ناویدا بە هەموو ڕێگایەک و شێوازێکی مەدەنیانە و سەردەمیانە پرۆژە و پێشنیار و کێشە و جێژاوەکانمان گەیاندووەتە لایەنی دەسەڵات و بەرپرسان. بەڵام دووبارە مەخابن لە بری ئەوەی ئەو دەسەڵاتە بە خۆداچوونەوەیەک بکات لە شێوازی حکومداری و بەڕێوەبردننی هەرێمەکەمان بگرە لە ئێستادا دەتوانین ناوی بنین مایە پوچترین شێوازی بەڕێوەبردنە لە ناوچەکەدا. بەتایبەت لە ئێستادا و لەم ساتەدا ئەم دەسەڵاتە دوور لە هەر پرەنسیبێکی مرۆیی و ئەخلاقی بە دوور لە هەموو عورف و یاسایەکی حکومڕانی بۆ گەڕی دووەم خەریک بە دادگاییکردنی پۆلێکی دیکەی چالاکەوانان و میدیاکارانی بادینان و هەولێرە کە دەیەوێت هەمان سیناریۆی شیروانی و هاوڕێکانی بەسەر ئەمانیشدا بسەپێنێت بە حکمی هێز. ئەوڕۆ دەیەوێت بەسەر 9 کەسی دیکەدا هەمان بڕیاری قەرەقوشی بسەپێنێت. لەو چوارچێوەیەدا ئێمە وەک هەندێک لە چالاکەوان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هەڵەبجەی شەهید بانگەوازی دەکەین لە نەتەوە یەکگرتوەکان و تەواوی ڕێکخراوە جیهانیەکان و نێوخۆی هەرێم کە کار دەکەن بۆ مافەکانی مرۆڤ لە نزیکەوە چاودێر و هاوکار بن کە نەهێڵرێت پێش بەو سیناریۆیە بێبنەمایە بگیرێت کە دووبارە نەبێتەوە.